بینرین برز افدمو همو دمین و بخیر. ده جیانا روزانه دا جیچوکان و جمزنان را پیوسته کمروجوان را بیجه آفرین تکاره کی باش کر. شیوه گوتناوه و دربریناوه تی فرق کرن. لسر وی بابته خلاتین جورا جور لجیهانه تینه داباش کرن ده وارن جورا جور دا. یک جی گرینگترین و بناو بانکترین خلاطه که جیهان دته بلاف کرن لسوید دیتا بلاف کرن بناو خلاطه نوبل. هنه خلاطه دن لدنیای هنه لشگر خلاطه نوردگرن نشان هم سینگیوان داد کن و انسان سیویل جی دوارن جور جور دا خلاطه نوردگرن. خلاطه نوبل هنده لدنیای دا بناو بانگه ده چند روزان دا بره همو دنیای لستوکهولم و لأوسلویه جبو ورگرتنا خلاطه نوبل. جبركو ام لسويدنا و خلاطه نوبل جي لسويد تيتا دابش كرن اما بخازن هنك زانياري پیدا بكن او زانيارين كو نورمال درا گهاندنه دا نينا پیدا كرن. ميوان ما ايرو برز ادريس احمدي لكولينر ده زانستين سياسي دا لزانينگه ستوكولم برز فرات جوهري نويسكار و دامزرينر كووارا نودم و برز آلان فتوحی لکولینر لکارولینسکا انستیتوتت لستوکهولم هون هر سه بخیر هاتن بری که ام دست به وی برنامه خواه بکن که ام هفره تماشای وی رپورتاجی بکن. خلاتی نوبل بەناوبانگترین و ناسراوترین خەڵاتی ساڵانەیەکە بە کەسایەتیەکانی بواری وێژە، فیزیک، شیمی، فیزیۆلۆژی و ئاشتی دەبەخشرێت. هۆکاری پەیدابوونی ئەم بیرۆکەیە لای نۆبێل دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناوبراو داهێنەری دینامیت بووە و گەلێک لە مرۆڤەکان لە جیهاندا بەهۆی ئەم داهێنانەوە زەرەر و زیانێکی زۆریان وێکەوتووە. تەنانەت لەلایەن هەندێک لە ڕاگەیەنەکانەوە لەو سەردەمەدا ناوبراو بە باوکی مردن ناونراوە. هەروەیە ناوبراو لە ساڵی 1896 کۆچی دوایی دەکات و لە وەسیەتنامەکەیدا ئاماژە بەوە دەکا کە سەروەت و سامانی بخرێتە خزمەت وێژە و زانستە جیهانیەکان و هەموو ساڵێ خەڵاتێک بدرێ بەو کەسانەی کە لە ساڵی ڕابردوودا باشترین خزمەتیان بە مرۆڤایەتی کردووە. نۆبێل وێڕایی دینامیت لە چەندین بواری دیکەشدا داهێنانی هەبووە. لە ساڵی 1901 زاینی بۆ یەکەمین جار خەڵاتی نۆبێل لەلایەن دامەزراوەی نۆبێلەوە پێشکەشکراوە. ئەو دامەزراوەیە لە کۆمیتەیەکی پێنجکەسی کە ئەندامی هەڵبژێردراوی ئەکادیمیای زانستی سویدن پێک هاتووە. هەروەها لە ساڵی 1986 لەلایەن بانکی ناوەندی سویدەوە خەڵاتی ئابووری دەبەخشرێ. پاشان بڕیار دراکە جگە لەو 6 بەشە هیچ خەڵاتێکی دیکە بە نۆبێلەوە زیاد نەکرێت. لە وڵاتی سوید ئەو خەڵاتە لەلایەن پاشای سویدەوە دەدرێ بە براوەکان و لە وڵاتی نۆروێژیش کە خەڵاتی ئاشتی دەبەخشرێ وێڕای بەشداری پاشایە و وڵاتە خەڵات لەلایەن سەرۆکی کۆمیتەی نۆبێلەوە پێشکەش دەکرێت. دیاریکردنی وەرگری خەڵاتی فیزیک و شیمی لەلایەن ئەکادیمیای زانستی سویدەوەیە و خەڵاتی وێژە لەلایەن ئەکادیمیای سویدی و خەڵاتی فیزیۆلۆژی یان پزیشکی لەلایەن کارۆلینسکا ئینستیتیۆت و خەڵاتی ئابووریش لەلایەن بانکی ناوەندی سویدەوە دیاری دەکرێت. دیارە گەلێک جاران ڕخنا لە شێوەی دەستنیشانکردنی بربژارەکان بۆ وەرگرتنی خەڵاتەکان دەگیرێ و ئاماژە بەوە دەکەن کە خەڵاتی ئاشتی بۆ وێنە ڕەنگی سیاسی بەخۆوە گرتووە و ڕێژەی ژنان کەمە و زۆربەی خەڵاتە دابەشکراوەکان لە ئەوروپا دەبن. هەر براوەیەکی خەڵاتی نۆبێل مەدالیایەکی زێر، بڕوانامەیەک و نزیکەی 1 ملیۆن دۆلار پارە وەردەگرێت. ئەوە لە کاتێکدایەکە نرخی هەر خەڵاتە بە پێی ساڵ ئاڵوگۆڕی بەسەردادێت. ئاهەنگی خەڵاتی نۆبێل کە لە وڵاتی سویدە نزیکەی 1300 میوان بەشداری دەکەن کە 200 کەسیان لە خوێندکاران پێکدێن. خەڵاتی نۆبێل هەموو ساڵێ لە 10 دێسامبر کە بەرامبەرە بە ڕۆژی کۆچی دوایی ئالفرێد نۆبێل دابەش دەکرێت. برای پشتی که ما تماشای وی رپورتاجی بکر اگر از جمع کاک آلان دا دست پی بکم یعنی وکو پرینسیپ چه چوک بن و چه مزن بن گاوه که مرو جوارد بیجه آفرین تکاره کی باش کر یان مرو دیاریه که دیوان یا مرو خلاته که بانداد که
د درونه انسان دا یان جی د هورمون انسان دا چه گوهرتن چه دبن بله دیاره هندان وشی زنابت باز دکی هیچ سنوری کی لباری تمنوانیه یعنی همیشه افکتی مثبت و ارینی دبی لسر انسان بوی که کاری باشتر بکاو برو پیشتر بسیو حول بلا بوی که بتواني هر دو بوارده که هندرا و کاری گورتر بکا جا اگه بگرنی وصل او خلاط نوبل که یکی گلک گورترین خلاط کانه که ده چند بواری زانستی ده دریه او شانازکی اونده گوریه که براستی و کسانی که خلاطه هم پی ده دریه لزور باره و جیان انا آلوگوری بستر دادی و آلوگور ببوره اما پشت را وگرن سروان از خوازم بس خالهانه گاوه که یک وقت سویدید بجن برم وردگره کد بجه آفرین یان جی تشتکی اثبات وردگره بجه تا کارکی باش کریه دست تساق به سر تساق به دوی واری دا چل انسانان ته دوار درونی دا یعنی دیاره گورانکاری هایی که درون انسان دا با وجود ده لباری هروش باست کرد لباری هورمون کانی انسان و لسر سیستمی عصبی و اوانه که تناند بو سلامتی انسانی دتوانه قازانزی هبه او گورانکاری انا و لباری درون ناسی و افکتی انسان زور دکه راندمانی کار کردنی انسان زور دکه دتوانه انسان باشتر کار بکات و تنان بو سلامتی انسان دتوانه تأثیری هبه هندان و تشویق کردن و نشان درا بله کاکفرات گلک سار د ناو ادبیات دا حکومت وجه ادبیات د ناو وجه د خبتی و خلاطا نوبل یا لیتراتور یا وجه د شوپینی گلک گوتن چه دبن یعنی بری کو خلاط درکوه پشتی کو خلاط دیتا دابش کرن به هزاران کس درکوون رازی نه و این رازی جهنه جبر دبیجن وجه نای پیواندن برنگه که جرنگان تو بیجی اوه هان 10 مترن یان اوه دجی 11 مترن تی چاوا دنرخینی پیواجویا دابش کرن خلاطا آویجه بله یعنی بگو من وقت جی کرم که يعني ام بيجن او كاسين كو خلاطه نوبل ادبيات ورد جرين بقشتي نايوه معناه كو جنفيسكان كو خلاطه نوبل ادبيات ورنا جرين تشيتر اللي بلا يفتشتكي ام بيجن خلاطه نوبل زيدي 7 ساليتي بلاف كرن يعني للدنيا قال لك خلاط بقال لك نافين جهه تين بلاف كرن هن خلاط هن كو بنافي ديكتاتوران هاتن الدار خستن يعني لسان نافي هن ديكتاتوران كو ملتي وان وقت ديكتاتور نبينيجي لي بالي ديكتاتور خلاط لسان نافي وان تي بلاف كرن هن كسنن خلاط لسان نافي وان تي بلاف كرن جبو كن نافي وان نمر ببه لي نوبل الفريد نوبل تشتكي وهاي كو ام بيجي وي بخوجي كشفك كريه كوديتي كشفاوي ايدي هن كاس كارل دجي انسانيتي بكاربين شو ديناميت سركه بصدام بحزار كشفي يعني خوستي كو كسين دواري جياني دي تشتكي باش بك جوي بري بشك جي هر جوان كسان بر کسی که دوار جیانی دا تشتی باش دکن گلکن وار جیانی ایهانه ارینی گلکن يعني ها كونكريت بحثا ليتراتور يعني بلي يعني ام بيجن جد مثلا كنت قلت هر جد سبيكي يعني خلاطه بيشي صالح زون نسودي يكي دغابا كو هات بلاف كرن دان نويس كاركي فرانسيس سالي برودم ودميجي بو مجرى قلق مناقشيان يعني قال كاس للدجدر كتن يك كسي كو بر بالدجواري للدجدر كدجي اوغوست ستريمبري بو ستريمبري بخوجي حسكري كي ادبيات فرانسيس بو بخوجي جبوك بفرنسي بالنفيسين قال لك جالان شوي لفرنسا ماي وبفرنسي جي نفيسان دي للدجبو قال لك كسي دجي للدجي اندامي اكاديميه بوك وان بخوا جبوك او نفيسكاري فرانسيس بخوجي اندامي اكاديميه فرنسا بو لستريمبري او نفيسكاري كي نباش ديد يعني جروجا خلاط نوبل ادبياتي هاتي بلاكنو حتى روجا ما قال لك مناقشه هتم لسر نفيسكارن شيبو يكجي مثلا ام بيجن ناف زمان عند قبل كنت الليسته خلاط نوبل ادبياتي تنيريتو نركو زمان انجليزي دي درجه كده هي دور فرنسيتي دور المانيتي دور اسباني وايطالي ويا واي هدي دي باش مثلا جنايه ام بيجن افسدوا نظام چند سال خلاط بلاف كرن لي حجماره جنينكو اف خلاط ورغتي قال لك كيما
عادن مثلا هند ماده گاوکو هند کس خلاته دگرن ام بیجن نویسکارین ترک اورهان پاموک گاوکو خلاته نوبل ادبیات ورگرد گلک ناسیونالیستن ترکان کسین کو ام بیجن لدیجی اورهان پاموک بو گوتن اکادمیا سویده نکو جبو اورهان پاموک براستی ادبیات de guhertine kiriye na nejwe lejber orhan pamuk de hevpeyvine ke xwede behsa kuştina Ermeni û Kurda kiriye û Akademiya Swêdê jî loma bi helwestekî siyasî xelatayê Orhan Pamuk. Berê ez ji vê dirêj bikim ji mesela helwestên siyasî mesela ku evên ku xelatwergirên Nobel destnîşan dikin gelek gazin ji wan dibin. Yek ji wa gazinan e ku تأثیر سیاست گلکی له ل گازنه که دینجی هی دبیجی خلاطا نوبل گلکی رنگ یوروپا سنتریزم لسر هی او دیدر هانه کو دهله دوار فلسفی دا بیجن اروپا ناوندا دنیای چه دوار زانستی دا به چه دوار ویژه دا به کاک ادریس لگول سر وی بوچینه چه دبیجی من پێم وا بێشتێکی زۆر ئاساییە چونکە گەر تماشا ئەکەین نەریتەن سێ شێوە بۆچوون هەبووە سەبارەت بۆی کە چۆن ئاشتی لە سیستێمی نێودەوڵەتیدا بێتەکایەوە یەکیان بۆچوونێکی ڕیالیستیە کە ئێستاشی لەگەڵ بێ هەیە کاڵێ لەسەر ئەساسی باڵانسی هێز دێتە کایەوە و هێزی نیزامی بە تایبەتی زۆر گرنگە بۆی کە باڵانسێک لە نێوان وڵاتاندا بێتەکایەوە دواتر ئاشتی بێ ئەوی دیکەیان مارکسیزم بووە مارکسیزم پێ وایە کە کاپیتالیزم یا سەرمایهداریە کە هۆکاری شەڕە لە سیستمی نێودەوڵەتیە بە گۆڕینی کاپیتالیزم و هێنانە سەرکاری سیستمی کۆمونیستی جیهانی توانین ئاشتی بەرهەم بێنین بەڵام ئەوە دوای هەڵوەشانەوە یەکێتی سۆڤێت فەشەلی هێنا ئەوەی کە ماوەتەوە فکری لیبرالیە و فکری لیبرالیزمیش هەروەکو مارکسیزمە کە و ریالیزمەکە لە ئەوروپاوە سەرچاوی گرتووە و ئەمە لە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ لە بڕیارەکانی کۆمیتەی نۆبێلدا ڕەنگەداتەوە و گرنگی لیبرالیزم لەوەدایە کە پێی وایە هەروەکو لە وەسیەتنامەی ئالفرێد نۆبێلیشدا هاتووە کە داماڵینی چەک کەرەستەیەکی زۆر گرنگە بۆی کە ئاشتی لە سیستمی نێودەوڵەتیدا بەرهەم بهێنرێ و هەروەها گرنگیدان بە کۆمەڵێک سازی مەسەن تۆ تماشاکەی بۆیە دایان بە یەکێتی ئەوروپا چونکە پێیان وایە یەکێتی ئەوروپا بە پێچەوانەی ڕیالیستەکان و مارکسیستەکان لەسەر ئەساسی بازاڕی ئازاد لەسەر ئەساسی دەسەڵاتی نەرم نەدەسەڵاتی ڕق و بڵێن ئەوەی پێ دڵن هارد پاوەر بە ئینگلیسی توانیوێتی ئاشتی لە دەڤەرێکی گرنگی و جێهاندا کە پێشتر کۆمەڵێک شەڕی بەخۆیەوە بینیوە بەرهەم بێنێ جا لەو پەیوەندیەدا من پێم وا شتێکی زۆر ئاساییە کە ئەو شتەی جەنابەت پێڵە یوروسنتریزم لە بڕیاری دانی خەڵاتی نۆبێل بە تایبەتی ئاشتی ڕنگ بداتەوە لێ gelek caran mirov tiştê hane dijî hev di dinyayê de dibîne yanî însan wan bixwe berî ku şer dest pê bike aştî bû yanî şer însanan çêkir baş e niha jî tê însanan xelat dikî ji bo ku aştî damezrandine welatên Skandinavya û Swêd jî yek e ji wan ku gelekî di warê pêwendiyên navdewletî de xwe didê nasîn ku silihdarin di navbeyna xelkê de baş dikin gelek karê baş dikin ji bo aştî heman demê Swêd ew mînên hane dibin erdê ku însan de diteqin ew ê hane ku makîne û cihazên normal nikan wana keşef bikin wan mînan çê dike gelek rexne di vî warî de li Swêd têne kirin û heman demê Swêd yanî xelatên Nobel bela dike ڕاستە بەڵام ئەو تەزادە دەگەڕێتەوە سەرەوەی کە سوید ئابوووریەکی بەرهەمهێنەری هەیە پێویست بەوە دەکات کە کۆمەڵێک شت هەناردە بکە ئەکسپۆرت بکە یەکێک لەوانە مەسەلەی چەک و چۆڵە ئەوە لایەکی قەزیە لایەکی دیکەی قەزیەوەیە کە پەیوەندی بە سیاسەتی بڵێن پاراستن یا دیفاعی سویدەوە هەیە یعنی سوید بۆی کە بتوانێت دیفاعی هەبێت ناچارە بە شێوەیەک ئەمە سەرچاوەیەکی ئابووری هەبێت کە دابینی بکە فرۆشتنی چەک یەکێکە لەوانە بەڵام هیچ گومانی تێدا نییە کە ئەم سیاسەتە لە تەزاددایە لەگەڵ ئەوەی کە ئالفرێد نۆبێل باسی کردووە ئەو پرۆژە لیبرالیەی کە ئەبێت دوجار ئێمە هەڵ بدەین لە ڕێگای داماڵینی چەکەوە بتوانین ئاشتی لە سیستەمی نێودەوڵەتیدا بەرهەم بێنین berê kak alan di warê destnîşankirina berendama yanî berbijaran ji bo xelata Nobel ku behsa a pizîşkî dibe dibêjin xelata pizîşkî yan jî fîzyologî çima
فقط دەگەڕێتەوە سەر ئەو وەسیەتێک کە ئالفرێد نۆبێل وەختی خۆی کردبووی کە خەڵاتەکان دەچ بوارێکدا بدرێ. یەکێک لەوان پزیشکی و فیزیۆلۆژی بوو کە ئەو وای پێ باش بوو هۆگری هەبوو بەو بوارانە کە ئەو کەسانێک کە زۆرترین یارمەتی بە پێشکەوتنی ئەو زانستانە دەدەن یەکێک لەوان پزیشکی یان فیزیۆلۆژی فیزیک شیمی ئەو جار سڵح فیزیک شیمی ئاشتی لیتراتور وڵا لیتراتور سپاس ئەوە زۆرتر دەگەڕێتەوە سەر ئەو شتێک ئەو هۆگری پێ هەبوو دەکرا بواری دیکەش لە ئەوە دەخۆی بگرێ. باسیەوەی دەکەن کە یەکێک لە دەلیلەکانی ئەوە بوو کە دایکی کە 1990 مرد دایکی ئالفرێد نۆبێلی ئەو دەمی بڕەپارەیەکی دا بە کارۆلینسکا ئینستیتیوت بۆی کە بواری لێکۆڵنەوەی پزیشکی کاری لەسەر بکرێت ئەو جار بۆ خۆی دۆست و ناساوی نزیکی هەبوو کە کاری لێکۆڵنەوەی پزیشکی وانیان دەکرد بخۆشی پێی خۆش بۆ بوارە پێی خۆش بۆ فیزیۆلۆژی ینی ناسینی شێوازی کارکردنی لەش پزیشکی زۆرتر لەبەر ئەوەی بۆ ئەو چیە من ئاگادارم دەبێژن دابشکردنە خەڵاتە نۆبێل لە سوێد و نەروێژ گەلێکی شانسی سوێد وارێ توریزم و گەشتگوزاریدا باشتر دکێ بەرێ عالەمێ دێتە سوێد و نەروێژ و پۆینگی وان دنیایدا بلندتر دبن ینی گاوە کو کارۆلینسکە ئینستیتوتت وێ خەڵاتە هاان دەدێ ڕانکنینگی کارۆلینسکە ئینستیتوت خۆشی دناو زانکۆین دنیایدا بلند دبن. ڕانکنینگ پەیوەندی بە ئەوە نییە بەڵام ئەوەی کە ئایا شتێکی ئاوە لەوێ بکرێیان بۆ خۆی بێسلا ڕێگای دیکەی هەیە بۆی کە ڕانکنینگ حساب بکەن بەڵام کارۆلینسکا ئینستیتیوت یەکی هەمیشە یەکێک لە باشترین زانکۆکانی لێکۆڵینەوەی پزیشکی و فێرکردنی پزیشکی بووە لە دنیادا و بەتایبەت لە ئەوروپادا ئەوەی کە جناب باستێکی دروستە یعنی لەباری ئەکۆنۆمیەوە لەباری ناساندنی بێسلا کولتوری ئەوروپای شمالێەوە بە تایبەتی سوێدەوە لەو بارانەوە قازانجی هەیە لە هەمووانەش گرنگتر بە بڕوای من کۆکردنەوەی تەواوی ئەو لێکۆڵینەوە بە نرخە پزیشکیانە بە بەلاش لەو وڵاتە بێتە بەردەستی ئەو 50 پرۆفسۆرەی کە وەک نۆبێل ئەسێمبلی کۆمەڵی نۆبێل باسییان دەکرێت ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە بۆ سوێد هاتوتە ئاراوە بەو ڕێگاوە ڕێگای دانی خەڵاتی نوبێل بەرە قازاندی زۆر بە وڵاتی بەڕاستی بەێ کاک فرات ئەگەر ئەم نێزیک بە تەمەشەی وەرگێرین خەڵاتە نوبێل بکەن ینی گەلە کەس هەنە دەبێژێن و خەڵات نەتەنێ دوێ واتەیە دێ نێزیکی 1 ملیۆن دلار و مێدەلیاکە زێرین و دیپلۆمەکێ دەدنە دەست وی نویسکاری ینی دەبێژن نێردەوانە سەرکەفتنێدا ماکینایەکە گەلێکی مەزنە بازرگانی پاشوێدە دخەبتێ ینی ئەوێ وەرگێری خەڵاتە نۆبێل ئێدی ڕۆمانی نوی برەنگێکی دن وەردگەرنە زمانên din û têne çapkirin çapxane û weşanxane gelekî faydê jê dibînin dikanî sûretekî bidî ser me wergirê xelata Nobel ya wêjeyê çi bi serî wî tê piştî wergirê yanî xelatê yani çi bi serî wî tê ji xwe geva ku em li van 10 salê dawî dinerim dibînin ku gelek xelatgirên Nobelê û Alice Munro bi xwe tê de jî ana wê nikaribe were xelata xwe wergire ji Kanada wê nikaribe ji bo ku pîr bûye Lessing Doris Lessing nikay bahata Harold Pinter nikay bahata ji ber ku nexweş bûn yani piraniya xelata Nobelê didin wan nivîskare ku hê gava ku ew berhemê xwe di salên xwe yê ciwaniyê de nivîsandinin bêguman yani xelata Nobelê di cîhana edebiyatê de mohra êdî vekirina gelek dergehayê li ber nivîskarê yani xelata Nobelê ji her nivîskarî nabe qismet rast yani gelek nivîskarên ku xelata Nobelê negirtin em bêj wek Tolstoy ku Strindberg dixwast ji ber dêla Fransız Tolstoy bigire Dostoyevskî negirtî Çexov negirtiye xelata Nobelê lê dîsa vana qîmetê wan kêm nebûnin lê gava ku berhemeke yani bêjin gava ku nivîskarek vê xelatê werdigire bal bi carekê ve dikişe ser wî nivîskarê ya ji wê nivîskarê yani wiha dibe ku ew kesê ku di cîhana edebî de tev dilivin gava ku wergerekî xelata Nobelê nexwîne ji xerwekê masiyekê dibîne ji aliyê madî de bêguman gelek dergeh li ber wan vedibin
وەک مگۆ دیژبەر و gelek جوان bi salmezinî distînin êdî îmkanê ku ew bikaribin biafirînin tuneye belkî yek ji xelatgirên Nobelê ê herî ciwan ê herî genç Orhan Pamuk bû mesela salên xwe ya ma 5-6 digire lê hê gelek sal li pêşa wê henin lê ev êdî êdî bi xwe nema dikarin gelek ciwan nikarin biafirînin jî bêguman fikrek jî heye dibêje wek tu di pêlika jiyanê de warê xwe de bigêjî ya herî jor gava ku tu wek nivîskarek xelata Nobelê ya Edebiyatê werdigire êdî hinek nivîskar dixetimin jî yani wiha bawer dikin ku wê êdî nikaribin ji tiştê ku nivîsandî û pê xelata wergerê xelata Nobelê girtiye baştir binivîsînin loma êdî ji edebiyatê jî vedikişin yani gelek caran tê gotin jî evê numûneyê didine ber numûneyê kesê hane ku bi cûzê dilîzin bi qomarê dilîzin hinek ji wan perekî mezin dest dixin jiyana xwe baş dikin hinek ji wan jî ew perê ku bi destxistî dibine bela serê wan êdî dibine alkolîst êdî dibin yani jiyana wan têk diçe ev tişta ta çi radeyê li ser xelata lîteratûrê ez nebûyerim yani ez bawer nakim yani ew perê bêguman yani em bêjin ha di dîroka xelata Nobela Edebiyatê de Jean Paul Sartre ê ku xelat qebûl nekir mesela gwaz xelatê qebûl nakim di salên şêst û çara de xelat wernegirt lê paşê endamekî akademiyê bîranînê xwe nivîsan got ku Sartre piştî 4 sala lê geriyayê gotî ma hûn nikar wî perî ji mir bişînin yani xelat boykot kirî wernegirtiye lê dîsa perê xwe xelatê xwestiye lê hinek jî dibêjin ev zanyariya han nesedî sedaha yani ew jî tê gotin yani a ku yani tabii yani endamekî akademî dibêje hemû endam nabêjin endamê akademiyê dibêje tabii endamên hinek dijî dibêje dibe ji bo ku polemîk di navbera wî Albert Camus hebû wî gotî çima Camus berî me xelat wergirtî ji aliyê Rûmet daxwe yani yek hevalekî wî ku ew pêr di polemîkê de ji hez nakir berî wî xelat wergirtî wî paşê wergirtî loma boy me besta min gava ku endamekî akademiyê dibêje yani ev ye navê belgeha Dawîd meselê de qezda min jî ev bû lê ku ez nabiçim cem Kakî Idrîs kesên ku xelata aştî werdigirin eger mirov wek statîstîk di ber çavara derbasike gelek ji wan desthilatdarin wergirtina xelata aştî di pêvajoya ragirtina kêşeyan de rola xwe hebûye yan na yani ew kesên ku xelat wergirtine piştî wergirtina xelatê kargiriya wan li ser pêvajoya aştî di dunyayê de hebe ji ber ku hinek kes hene xelat wergirtin qebûl jî nekirin wek serokê Partiya Komûnîst a Vêtnamê ku Kissinger xelat wergirt û nimûneyên din jî hene pirs ew e gava ku xelat tête wergirtin ev ye alîkarî dike ku yan proseyeke aştiyê baş birêve biçe yan jî proseyeke nakokî rê lê were birîn بەڕاستی وەڵامدانەوەی ئەوە زەحمەتە وە بیرم نایە کە لێکۆڵینەوەیەکی لەو بابەتە کرابێ بەڵام بتوانین چەند نمونەیەک بینینەوە خەڵاتی ئاشتی نۆبێل درا بە ییتساک رابین و بە یاسر عەرەفات بەڵام دوجار بینیمان کە یارمەتی دەرنەبوو بۆەوەی کە ئاشتی لە فلستین بێتە کایەوە و هەروەها بینین کە بە نێلسۆن ماندێلایاندا بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە چه خەڵاتی نۆبێل بە ماندێلا درابایە چ نەدرابایە بەهۆی فەلسفەیە کە نێلسۆن ماندێلا هەیبوو بۆی کە باسی بڵێن ئاشتی و لێبوردنی نیشتمانی دەکرد دژوار بوو کە لە ئەفریقای باشووردا ئەو ڕەوتەی کە بینیمان بە شێوەیەکی دیکە باە بەڵام هیچ گومانی تێدا نییە کە نیەتی کۆمیتەی نۆبێل ئەوەیە کە بە پێچەوانەی ڕیالیستەکان کە ئاڵێن دنیا دابشکراوە بە نێو چەند وڵاتی سەروەر و سربەخۆوە بۆمان نییە دەخاڵت لە کاروباری نێوخۆیان بکەین تەنانەت مەسەنەگەر دەبینی لە چارتەری یوئێنیشدا ئەوە هاتووە کە کاروباری نێوخۆی وڵاتان نابێت بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێ بەڵام کۆمیتەی نۆبێل و خەڵاتی نۆبێل ڕێک بە پێچەوانەی و فەلسفەیە بەدانی خەڵاتی نۆبێل دەهەوێت کارتێکەری یاکی تاسیری لەسەر ڕەوتی سیاسی نێوخۆی وڵاتان هەبێ بەڵام من پێم وابێ کە هەروەک ئەرزم کردی من لێکۆڵینەوەیەک شک نابم کە بە دەرەنجامێکی یەک لاکەرەوە گەیشت بێ کە تاسیری هەبووە یان نەیبووە من پێم وابێ لە ڕوویەکی دیکەشەوە گەر لێکۆڵینەوەیکی لەو بابەتە بکرێ ڕەنگ بێت تووشی کۆمەڵێک مشکلە بێت چونکە تۆ چۆن سەرکەوتن دەپێوی دەزانی مەسەن لە هی کەیسی فەلستیندا ئەگەر بەڕاستی نیەتی
کۆمیتەی نۆبێل ئەوە بووە کە بەدانی خەڵاتی ئاشتی بە ییتساک ڕابین و بە یاسە عەرەفات دەتوانن یارمەتی دەربن بۆ ئاشتیکەوە دیارە سەرکەوتوو نەبووە. بەڵام لە زۆر بواری دیکە ئەمە بینین کە ئاوا ڕوون نییە کە ئایا کۆمیتەی نۆبێل دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنە یاننا. مەسەڵەن لە زۆر وڵاتی ئەفریقی بۆ نمونە داویانە بە ژنگەلێک کە چالاکن لە بواری مەسلەی ژینگەدا، ئەی پەیوەندنی تاسیری خەڵاتی نۆبێل لەو پەیوەندیەدا کارێکی زۆر زۆر دژوارە. بەێ ئەگەر مرۆ ناکۆکیین کولسەر دابشکردنا خەڵاتە نۆبێل بگشتی ببێن خەڵاتە ئاشتی یاژ هەمان ناکوکترە. ینی ئەوە هەنێک دەکەرم کرد بەحث کرد مەسەلا یاسر عەرەفات و ئیسحاق ڕابین هەنەکان پرۆتست کرد دابشکردنەوەی خەڵاتێ ji ber ku mafê rewa yê Filistîniyan di wa hevpeyvînê navbîna Filistîn û İsraîlê derbas nebûn. Ji alîkî din de yek ji endamên komîtê dev ji komîtê berda û protest kir û aşkere jî got ku Yasir Arafat însanekî terorîst e û ez jî ser wê dev ji vî karê xwe berdidim. Bi te yanî ew xelatên ê aştî yên herî nakûk bi giştî kîjan bûn? پەیوەندی بەوە هەیە کە چۆنی لێ بڕوانین لەو احترازاتانەی کە کراوە لەسەر سوورمانێک کە خەڵک لە لای خەڵک دروست بووە یا چۆنی بڕوانین. مەسەڵەن دانی خەڵاتی نۆبێل من پێم وایە بە هێنری کیسنجەر لە سەروبەندێکدا کازانی شەڕی ڤێتنام شەڕێکی زۆر زۆر خوێناوی بوو و هێشتا فکری چەپ فکرێکی زاڵ بوو. پێم وایە بە یەکێک لەو بڕیارە زۆر زۆر جەنجاڵ ئامێزانە بووە ئەوەی کەنترۆڤەرشیانە بووە کە داویانە. بەڵام بێگومان ئەگەر زۆر دوور نەڕۆین دانی خەڵات بە باراک ئۆباما هەروەها کۆمەڵک جەنجاڵی دروست کرد. کاکەڵان کانی ینی وەرە وێنەیەکە گشتی بدی سەرمە ئەوەی کەسین کە خەڵاتە پزیشکی یان بژین فیزیۆلۆژی یانجی خەڵاتە فیزیک و شیمی وەرگرتنە ناکۆکین دەربارەی بۆن خەڵاتاندا زانیاری جەمتە هەنە وەک ئەوەی کە مثالێکی ئەوە کۆنکرێت بڵێم چەندە ناکۆکی هەبوو ناتوان باسکەم بەڵام هەبووە تقریبان هەمیشە هەیە لەسەر ئەو بوارانە چون بەڕاستی هەڵسەنگاندنی وەی کە ئەو شتێکی ئالفرێد نۆبێل دەیهەویست و نووسیوەتی بە وزوح بە ڕاشکاوی ئەوەیە کە خەڵاتەکە بدرێ بە کەسێک یا کەسانێک کە زیاترین قازانجیان بۆ ئینسانیەت بۆ ئینسان هەبووە بە ئەو داهێنانێکە هەیەیان بۆ بەو شتێکە دروستیان کردو یا دیتویانتەوەوانە بۆ لێکۆڵنیە کردیان جا ئەوە زۆر زاری وایە مشکلە زەحمەتە دیستنەوەی مەسەلەن ئیوا هەبووە زیاتر لە 50,000 نۆمینێت کراون بەڵام خەڵاتی نۆبێلیان وەرنەگرتەوە ئیواشەکە هیچ بەحسێکی لەسەر نییە مەسەلەن دیتنەوەی پێنیسیلین یا مثلا توبرکولۆز سێل بۆ وسیلەی کۆخ ئەوانە ئیدی زۆر شت نەبووە زۆر کێشەی لەسەر ساز نەبووە شتایەکن کە زۆر دیار بوو یا ئەلکترۆکاردیۆگرافی ئەوەی کە نەواری دڵ ئەوانە زۆر بەحسی لەسەر ساز نابێت چون زۆر دیارە کە چەندە باشن چەندە بەرەو پێش دەبن زانستی پزیشکی و چەندە قازانج بۆ ئینسان بەڵام دەڵم هەروشی باسن کرد ئیوا هەن زۆر نۆمینێت کراون بەڵام هاوکات دەگەڵ ئەوان داهێنانی دیکە هەبوو کە ڕەنگە پێیان بوا بوو بێەوە باشترە بازە بوارەکە هیچ شێشەی لەسەر مەسەنەوە ئەوەی ئالبەرت ئاینشتێنی کە دایانێ بۆ ئەو سرویسێکی دەیدا بە بواری فیزیک ئەوە تقریبا لەسەری زۆر ناکۆکێکی وانە منخواست جارێ پێچەوانەی ئەوە بپرسم کەس هەیە کە خەڵاتی نۆبێل گرتن لە بوارانەدا کە ئەبەدەن ینی چاوەڕوان نەبووە شتێکی زۆر گرنگ نەبووە ڕاستەکەی بۆ هەموو کەس ئەو شتە 100% نییە ینی زۆر کەم هەڵدەکەوێت کەسێک بێ ئەوەندە بڕوای بەو شتێ هەبێت کە کردوێتی 100% بزانێت کە ئەو خەڵاتە وەردەگرێت تەنانەت من ئەوڕۆ جۆم دەدا بە ئەو فایلی دەنگەکانی کە ئەو سێ کەسەی لە بواری پزیشکیدا خەڵاتی نۆبێلیان وەرگرتەوە ئەو ساڵ ئەوەی نیوەکەم لەبێتەوە ئەڵمانیەکەیان کە تەلێفۆنی بۆ دەکەن ئەو وەڵپرسیاری دەیکا دەڵە بەڕاستیتە یعنی یا سوحبەتم لەگەڵ دەکەی وەک شتێکی باوەڕ ناکە زۆربیان ئەو ڕیاکشنیان هەیە کە باوەڕ ناکەن
یا ئەوەی کە بۆیان سورپرایزێکی زۆر گەورەیە دەسەرەتادا زۆر بەدەگمەن هەڵدەکەوێت کەسێک زۆر دڵنیا بێت لەوەی کە خەڵاتی نوبێل وەردەگرێت تەنانەت جاری وا هەبوو کە ئیختراع و داهێنانی وا گرنگ هەبووە کە دوای چەندین ساڵان ینی 20 ساڵ لێت تێپەڕ بووە دوای خەڵاتی نوبێلەن پێداوە ڕەنگە ئەو کەسە بوو خۆی چاوەڕوانی وی هەبوو کە هەر ئەو دەمی کە شتێ دیوەتەوە خەڵاتەکەی پێ بدرێ بەڵام دوای کە 20 ساڵی بەسەدا تێدەپەڕە 30 ساڵ بەسەدا تێدەپەڕە پێی دەڵێن کە خەڵات نوبێلەگرتووە دیارە حتمەن بۆی شتێکی سورپرایز جار هەیە خەڵک پرس دکێ ینی دیرۆکە خەڵاتە نوبێلدا 4 کەسان دووبارە خەڵات وەرگرتیە ینی قابلە کول دنیای کەسی هەن زانا و کەسی هەنە کو تشتێن نپەیدا دکن چارەیان نپەیدا دکن دووارێ پزیشکی و فیزیۆلۆژیدا ژوام پێوەتە نەبێ ئەوەرن دو جاران خەڵاتی وەرگرت ئەوە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە چەندە داهێنانەکان دەو بوارەدا زۆرە یا چەندە پێشکەوتنەکان سرعەتی هەیە پزیشکیدا ئەومان نەبووە بەڵام دە فیزیک شیمی سڵح ئەوانەدا هەبووە تەنانەت ئەو ڕێکخراوی خاتی سوور 3 جاری وەرگرتووە دە مێدیسیندا ئەومان نەبووە هیچ کەس 2 جاری وەرنەگرتەوە بەڵام مەسەلەن ماری کوری 2 جاری وەرگرت ئەو دە فیزیک و شیمیدا وەرگرت دروستم لەبیر مابێ پەیوەندی ڕەنگە بەوەی هەبێ بەڕاستی ئەوەندە اختراعەکان زۆرن دە مێدیسیندا کە قەت دەرفەتی ئەوەی نەبووە کە داهێنانێکی ئەوەندە گرنگ نێت ئاراوە کە بیدەنەوە بە کەسێکی دیکە کە پێشترۆ کارەکە یا کەس ئەوەندە کاری گەورەی نەکردووە کە دوودانە کاری ئەوەندە گەورەی نەکردو کە بەرزترین بێت دنیادا بە هەڵسەنگانی کۆمیتێ نوبێل ڕەنگەوانی 100 هەموو کارەکانیان دقیق و دروست نەبێت بەڵام تا ئێستاەوە نەبوو دە مێدیسینداوە نەبوو دووارێ وێژەیەدا ینی ئێم خۆ چ زانیاری تەنێک و کەسێک دو جاران گاروویە خەڵاتی وەرگێ لێ پرسەگەدن تێ سەرێ مرۆ د وێژەیە کوردیدا د ئەدەبیاتە کوردیدا کوردین بە کوردی دنویسینن و کوردین هەنە و بە زمانên بیانی دنویسینن gelek caran hinek Kurd hene nav hene evên ku bi zimanê biyanî dinivîsînin gelekî bi navbangtirin û berhemên wan bi zimanên gelek zimanên biyanî têne belakirin tanha çi qas caran Kurd nêzikî yanî berbijariya wê meselê bûne yani Kurdên ku bi Kurdî dinivîsînin pêşe pirsatiya pêşî xelata Nobel a edebiyatê her nivîskarek tenê carekê dikare wergire heta niha di dîroka Nobel de nivîskarekî ku 2 care xelat wergirtî tune ye ya din nivîskarên ku Kurdî dinivîsînin mixabin heta niha derû dora komîteya Nobelê de aktûel nebûnin lê dizanin ku Yaşar Kemal berî ku Orhan Pamuk xelata Nobel a edebiyatê wergir Yaşar Kemal li Swêdê aktûel bû gelekî jî nêzîkî xelata Nobel a edebiyatê bigiribû bû bêtir jî di salên hefteyan de îja piştî ku Orhan Pamuk git wî jî ew şansê xwe wenda kir lê belê yani ev nayê maneyê ku nivîskarên Kurdan nikarin nêzîkî xelata Nobelê bibe yek jê tu bêjî nebêjî yani rewşa siyasî tesîrekê dike îro Kurd bi her awayî di rojevê de aktûelin yani çi şer û pevçûnên ya jî çi aştiyên di rojelata navî de çê bibe muhaqqeq Kurd jî herin Kurd êdî li ser dikên yani ser sehnênin rola xwe dilîzin gava ku pirsgirêka Kurdî a siyasî têke bi rojevê êdî wê hêdî xelkê bala xwe ber di ser edebiyata Kurdî jî niha berî bi demek Kurd em bêjin ji Amerîkayê li me digere kovarek edebî ew bi xwe dixwazin li ser edebiyata Kurdî taybetî kovarek edebî çê bikin hin weşanxanê Swêdî hêdî êdî bala wan diçe ser edebiyata Kurdî têvê maneyê ku êdî em bêjin Kurd ne tenê bi awayekî siyasî di rojevê dinin hêdî xel dixwazin huner û edebiyata wan jî nas bike min ez bi xwe bihêvîm yani ji niha 10-15 salê pêşa me çima wê Kurd negirin yani ne tenê bes Kurd dûrî rojevê ne û nêzik dibin yani gelek rexne li ser xelata Nobel tê divê jin jî dûrî wê meselê ne yani heta niha jimara jinê ku xelata Nobel bi tewawî ji hemû jimarê xelatê Nobel negîşte sijinî ê ku xelata Nobel were rast jin jî kêmin duwî warê de jin jî kêmin wekî din em bêjin me destpêkê got ya ew kesê ku bêtir xelata Nobelê girtin ew zimanên yekem İngilîzî û paşê bêtir tê Ewropa lê yek jê jî divê edebiyata Kurdî were naskirin yani ji edebiyatê re ji her karî lobî lazim in divê em bêjin niha
کا کورد بخوا چقاسی ادبیات خو ناس دکن او جهه ام بجن ام سه کورد گاوا کل ورود نید بلکه ام سه کورد هدو ناس ناکن کا ادبیات وانی کی کورد چه نویساندی چه کریه رومان نویسه کی کورد چه نویساندی یعنی بلکه گلک جاران در راگهاندن کردی دا جی او مثلا گلکی گوتوبه جی نبویه نبوی یعنی ام بجن ام بخوا هدو ناس ناکن یعنی نه خوندوانین باشور نویسکارین باکور ناس ناکن نویسکار خوندوانین باکور بریا ترانسکریباسیون ورگر ایدی ام بجن ام هدو ناس کن شخو ورگر ریک ورگر دریه کی لبر یونیورسال بونا ادبیات ودکه ام بجن ادبیات که کورنگر به سوئدی بگمان خلاطن نوبل یعنی 18 کرسینن گاوا او بخوا نکاربن برهمین وی نویسکاری یا جوی نویسکاری بخوینه و نکارب در حقیقت به خودی فکر کجی لیانی گاوا کو هدی ام بجن کووارین نام نتوی هجمارین تایبتی لسر ادبیات کردی چه بکن وشان خانین چه اروپا چه امریکا گاوا کو هدی بالاوان بچ سر ادبیات کردی بخوازن نویسکارین کرد درخن و کرد بخواجی بخوازن لوبیه که چه بکن هم لناف خو هم جل دربه دریه کی بکن هم بهش نه سوئد بخوا ولاتی کو خلاتی بلاف دکه ل انستیتویا سوئدی دنیا یک پره بخواد دیده که جبوک ادبیات خوشی نبنه تویی بکه علی کریا ورگره دیگه بهش نه اگر یک جی ایرانی بخواد برهمه که سوئدی ورگرین ل تهران بیجی او دکاره جبریه انستیتویا سوئد علی کریا کی ورگره یعنی بتشک وها لبامتونه الباکوردا تونه یم بیجن کو بکاربن نویسکاری خو پیشکش بکن میدان گجر بکن او یک ادجی دناف ازوی بیجم دناف خلاتگرین نوبلده yani aştiye, tıbbi medisini, kimyayı dinav hemuyade xalata Nobel edebiyatı betir derdik ev peş. Hem le Suedi hem jili dünyayı. Mesela pişti salak nabere dervası bir kes edinay bira kesi be xalatgiri Nobel medisin kibu. Le bede edebiyatı her demine bira xalki demine. Le Suedi yani çapemenya söylediği ciheki geleki baştır dedi edebiyatı. Hevidarım ki yani Kürdeji henekilde ve befikirim ki yani edebiyat ne evkası bir kıymeti denge milleteki, denge velateki yani gavak şahsek milleteki mensup zamaneki gavak ve halati vardıkları beguman jüriyi ya jüriyi ile bile zamanı ve milleti ve jüriyi yani rumetek milleteki bir rumetek. Kak İdris Ahmedi روژا ایرو جگلک آلیان دتی گوتن هر کس زانه که روجلاتا نوین گلکی گرمه و گلکی آلوزه و دناف شرده لی هریما کردستانش دنیای را دیار کر که امکارن دموکرات بن امکارن هلبجارتن دموکراتی بریوه ببن پروسیا آواکرنا نتوه تاوی که عیبین تیده جهنه لی به آوه کی باش بریوه چه جگلک آلیان دجی آفرین لباشور کردستان تیکرین که سیستم دموکراتیک کیمانی برآورد به ولاتانی دوروبری کردستان را. جو عالی کی دنده لباکور کردستان جی دیگر دولت ترکیه برنگی کی پروسه آشتی بریکتیه تبی که یعنی آستانگی کتین پیشیاوی. کردستان امبیجن روجلات کردستان آرامه و روجاوی کردستان جی گلکی گرمه. اگر مروی نقشه تفدا بده برچاوی خواه. چه خاصه کرد جه خلاط آشتی را نزیکن؟ اگر پیم وابه لباکوری کردستان اگر ولاتانی اوروپی موقناعته بگن که پیویز بوا دکا که پشتیوانی او که پیدا گوترد پروسه آشتی بکن من پیم وابه نگیشتیونه تا اوه هشتا چونکە بەشێکی زۆری ئەوە پەیوەندی بەوە هەیە کە ئیجازە بە تورکیە بدەن بێت بە ئەندامی یەکێتی ئەوروپا من پێم وابێ ئەگەر بەو قەناعەتە بگەن کە دیکاتیەوە هاتووە کە تورکیە بێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا وە لە عینی حاڵا پرۆسەیەکی لەو بابەتە زۆر زەحمەتە سەر بکەوێ بەبیەوەی کە ئاشتی لە کوردستاندا بێتەکایەوە بە تایبەتی شەڕی چەکداری کۆتایی پێ بێ دەزانی جا احتمالی زۆرە کە ئەگەر کەسێک ئەویش بە احتمالی زۆر بیدەن بە لەیلا زانە من زۆر بە زەحمەتی بینم کە بیدەن بە عەبدوڵڵای ئۆجەلان
جا یا لەیلازانە یا کەسێکی دیکە لەوانەیە کە سیاست مەداری مەدەنین سەر بە بەدەپەن یا کە ڕەنگ بێسەر بە حزبی دیکە بن بەڵام کەسێک بێکە گرنگ بێ لە چاوی جەماوەری کوردستان بەڵام من پێم وابێ هێشتا نەگەیشتوونەتەوێ ئەو ڕۆژێک کە ئێمە ببینین کە یەکێتی ئەوروپا بە جددی دەیهەوێت تورکیە بکە بە ئەندام من پێم وابێ لەسەر مەسلەی ئاشتیش لە کوردستان دەبینین کە تاسیری ڕاستەخۆیە بێ. gelekî spas ji Idrîs Ehmedî re ji Firat Cewherî re ji Alan Fituhî re ku hatin beşdarê programê me bûn. Xelata Nobelê tevî hemû aloziyên xwe tevî ku jê re tê gotin ku Ewropa sentrîzmê diparêze ku bandora siyasî dabeşkirinê hê ku gelek xelat hatine belavkirin û nakokî û pirsiyar li ser hene lê nayê wê maneyê ku xelata Nobel yek ji girîngtirîn xelatên ku li dinyayê dête dabeşkirin û em hêvîdarin di salên pêşme de jî Kurd nêzîkî vê xelatê bin. Gelekî spas ji bînerên Kurdistan TV re ku hetan ha li pêş îkranê meman û spas ji karmendên Kurdistan TV re yek ku li paş kamîreyê hetan ha ev bername birêve birin heta bernameyek din her şad û bextewer bin.